ئێمڕۆ پارتی سەوزی کوردستان وەکو ئەرکێکی سەرشانی خۆی لە بواری پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان ئێمڕۆ بۆ ئەو کارەساتەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاخی گۆیژە ئەنجام دەدا کە دەستێک لە پشت ئەو کارەساتەوە بوو کە بووە هۆی سووتانی زیاتر لە 8,000 داری بەتەمەن لە شاخی گۆیژە. بۆیە پارتی سەوزی کوردستان ئێمڕۆ لە فەرمانگەی داواکاری گشتی داوای یاسایی تۆمارەکە لەسەر ئەو کەسولایانەی کە دەستیان هەبووە لە سووتاندن و شێواندنی ژینگەی شاری سلێمانی و نەمانی ئەو سەوزایی کە هەمان بووە لە شاری سلێمانی بە تایبەت گۆیژە کە ساڵانە زۆر جار ئەم حاڵەتە ڕوویداوە لە شوێنەکانی تریشە، بەڵام ئەوەی کە جێگای سرنج و تێڕوانینی ئێمە و هاوڵاتیانی شاری سلێمانی یان هەرێمی کوردستانە بەڕاستی ئەمە کارەساتێکی یەکجار گەورەی ژینگەیە. بەڵام ئەوەی کە ئێمە بە دواچوونمان بۆ کردوێ، ئەوەی ئێمە چوونەتە شوێنی ڕووداوەکە، ئێمە پێمان وایە ئەمە دەسە. هەوڵێک هەیە بۆ ئەوەی سلێمانی ئەو ڕێژەی کە سەوزایی هێتی ئێمە لە ناوی بەرن، ئیتر ئایا ئەو خەڵکانەی لە دەرەوەی سلێمانین یان ناو سلێمانین ئەوان هەتا ئێستا بۆ ئێمە ڕوون نەبۆتەوە. وەکو پارتی سەوزی کوردستان داوا لە هەموو خەمخۆران و دڵسۆزانی شاری سلێمانیەکەین، لە هەموو ژینگە دۆستان، لە هەموو ژینگە پارێزان، لە هەموو ڕێکخراوەکانی ئەمە ڕێکخراوە ژینگەیەکان و هەموو شاخەوانەکان وەرزشەوانەکان بەڕاستی داوا لە هەموو لایەکەکەین کە بێن بەدەممانەوە کەمپینێکڕا گەێنی بە هاوکاری هەر هەموو لایەکیان بۆ دووبارە سەوزکردنەوە و ژیانەوەی ژیان لە گۆیژەیەوە بە خزمەتکردن بۆ سەوزایی کە ماوە ئەو سەوزایانێکی ئەیچێنین.